فإنني أعلن عن تاريخ السادس من حزيران. دوای ئەوەی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بڕیاریدا لە 6 حوزەیرانی 2021دا هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق بەڕێوە بچێت، بڕیارەکە لەسەر هەردوو ئاستی نێوخۆیی و دەرەکی کاردانەوەی جیایی بە دوای خۆی داهێنا. بەشێک لە لایەنە سیاسەکان داوا دەکەن ئەو وادەیە پێشتر بخرێت. نوێنەری یۆنامیش لە عێراق پێشوازی لە دیاریکردنی وادەی هەڵبژاردننی پێشوەختە دەکات. لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستانیش تا ئێستا لەسەر ئاستی ڕسمی بێدەنگن. فإنني أعلن عن تاريخ السادس من حزيران. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە پەیامێکی ڤیدیۆییدا ڕۆژی 6 حوزەیرانی ساڵی داهاتووی بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە دیاری کرد. داوای لە هاوڵاتیان و لایەنەکان کرد خۆیان ئامادە بکەن و هەمووان لەو پرۆسەیەدا بۆ دیاریکردنی چارەنووسی عێراق بەشدار بن. جینین پلاسخار نوێنەری نەتەوە یەکگرتوەکان لە عێراق ڕایگەیاند هەڵبژاردننی پێشوەخت داواکاریەکی سەرەکی هاوڵاتیانە بۆ گەیشتن بە سەقامگیری و دیموکراسی لە عێراق. ئامادەن هەموو هاوکاریەکی هونەری پێشکەش بکەن ئەگەر عێراق داوای بکات بۆ دڵنیاییدان لە هەڵبژاردنێکی ئازاد و پاک بە جۆرێک کە جەماوەر متمانەی پێ هەبێت. نوێنەری یۆنامی باسی لەوەش کردووە متمانەیان بە سەرجەم هێزە سیاسەکان هەیە کە دەیانەوێت عێراق لە قەیرانەکان دەرباز بکەن. ئەم هەڵبژاردنەش بە سەرکەوتووی عێراقیەکان کۆتایی دێت. لای خۆیەوە ڕاوێژکارێکی سەرۆکوەزیرانی عێراق چەندین مەرجی سەرەکی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختە دیاری دەکات. عەبدولحسێن هەنداوی ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند پێش بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختە دەبێت چەندین مەرج لە بەرچاو بگیرێت، وەک تەواوکردنی یاسای هەڵبژاردنەکان، پێکێنانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان، کۆنتڕۆڵگی چەک و پارە و هاندانی خەڵک بۆ هەڵبژاردن لەو هەڵبژاردنانەدا. هەر لەو چوارچێوەیەدا سەرۆکی ئەنجومەنی نوێنەران داوای پێشخستنی وادەی هەڵبژاردن دەکات. بۆ ئەو مەبەستەش سەرۆکی هێزە سیاسەکان بۆ کۆبوونەوە بانگێش کردووە. محەممەد حەلبوسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران داوای لە سەرۆکی لایەنە سیاسەکان کردووە کۆبوونەوەیەکی بەپەلە ببەستن بە مەبەستی دیاریکردنی ڕێکەوتێکی نزیکتر لەوەی کازمی دیاری کردووە. هەر سەبارەت بە هەڵبژاردننی پێشوەخت هاوپەیمانی نەسر لە ئەنجومەنی نوێنەران ومێدەوارە سەرجەم و دەستگا و هێزە سیاسەکان هاوکار بن لە پێناو نێشتنی لەمپەرەکانی بەردەم یاسای هەڵبژاردن و کاری کۆمیسیۆن و ڕێوشوێنەکانی حکومەت. هەر لەو ڕۆوە هاوپەیمانی فەتح لە پەرلەمانی عێراق پشتیوانی بڕیارەکە دەکات و ئاماژە بەوە دەکات لەگەڵ سەرجەم کوتلە سیاسەکانی دیکە کار بۆ تەواوکردن و پەسەندکردنی یاسای هەڵبژاردن و دادگای فیدراڵی دەکەن. ئەمەش وەک ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پێشوەخت لە وادەی خۆیدا داواش دەکات مانگی نیسان نەک حوزەیران بۆ هەڵبژاردننی پێشوەخت دیاری بکرێت. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش لە ئەنجومەنی نوێنەران لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ چوونێکی لەسەر هەڵبژاردننی پێشوەختە لە عێراق و پەیوەندی بە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانەوە بڵاو کردوێتەوە. ناوبراو دەڵێت باشترین فرسەت بۆ هەرێم دوای دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی فیدراڵ لە 6 2021دا فرسەتێکی گەورەیە کە بکرێتە ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمان لە هەرێمی کوردستان. یاسای هەڵبژاردنیش لە هەرێم وەک یاساکەی عێراق لێ بکرێت فرەبازنە و تاکاندید بەو پێی گرفتە سیاسەکانی عێراق لە هەرێمی کوردستانیش بوونی هەیە.